لەبارەی شەیدکردنی محەممەد بورهان یاخود کوشتنی محەممەد بورهان کە دوێنێ پێرێ لەلایەن براکەی ئومێد سەباح سەرۆکی دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پیاوی مەسعود بارزانی کوژرا. دیارە کوشتنی ئەم کوڕا لە کاتێک بووە کە مەسعود بارزانی لە چایخانەی مەسعود شار هەولێر دانیشتووە و باندەشەی ئەوەی کردووە کە هەولێر ئارام بووە. بارزان قەساب دەڵێت چۆن ئەم ڕووداوە دەبێت ڕوودا لە کاتێکدا براگەورە ئێستا لە هەولێر دانیشتووە و لە چایخانەی مەسعود باندەشەی ئارامی هەولێر دەکات. و هەروەها بارزان قەساب پیاوی مەسعود بارزانی کە هەر چۆنێک بێت تەنانەت هەڕەشیان لێ دەکات ئەگەر بە خوێنی خۆشتان بێت نابێت ئەم بابەتە ئەم شەو دزەی پێ بکات بۆ ناو میدیا سۆسیال میدیا دەبێت چاوپۆشی لێ بکرێت تاوەکو ئەم شەو بە وتەی خۆیان براگەورەکەیان مەسعود بارزانی لە هەولێر دەربازی دەبێت. بۆیە بەڕێوەبەری پزیشکی دادوەری هەولێر و بەڕێوەبەری پۆلیسی هەولێر و دەستگا ئەمنیەکانی هەولێر بێدەنگی دەکەن لەم بابەتە. یعنی تۆ وەرە ئەم بێویژدانیە کەسێک بکوژیت مۆبایلەکەشی بکوژێنیتەوە کە سوکاری ئاگادار نەکەیتەوە چییە بۆ ئەوەی براگەورەکەیان مەسعود بارزانی تووشی ئابڕوچوون و تووشی شەرمەزاری نەبێت. چونکە بەڕێزان ئەو کاتەی کە پیاوی مەسعود بارزانی محەممەد بورهان شەهید دەکات ڕێک ئەو کاتە بووە کە مەسعود بارزانی لە چایخانەی مەسعود دانیشتووە و دواتر لە کەی 24 لێدوان دەدات دەڵێت هەولێر ئارامە و ئێمە هەم بە حەدسمان لەدەست بێت دەکەین بۆ ئارامی هەولێر. ئەوەی جێی شانازیە کوردستان لەخوا بە زیاد بێ شوێنێکی ئارام و سەقامگیرە هیچ کات و هەرگیز ئێمە ناتوانین هاوبەش و بەشدار بین لە پاکفرۆشی لە گەندەڵی لە تیرۆر و تۆکاندن لە سەرانەستاندن یان لە ئەوەی کە خەڵک لە پێناو بەرژەوەندیەکانی خۆمان بەکاربێنین. ئێمە هەرێمێکی سەقامگیرمان هەیە و سەقامگیرتریش دەبێت. مەسعود بارزانی بێتە سەخت حەقی کوڕەکەم بکاتەوە. ئەخە و کوڕە غەریبەی من چی کردێ دەزانی دری چەند ساڵ بوو. ئەخە لەوە سێ مندارت بێ باب کرد لەوەت لەو کوڕە غەریبەی کە دواژنی لە خەستەخانەیە منداری نەخۆشە لەوەت لێ کرد لەو کوشتت بە بەلاژ. یعنی لە پەنەدە سەرەت دەبێت وها بکژیە زابتەکی شورتەی یعنی دەبێت ئەکوڕی خەرچی بکوژی گوناح نییە گوناح نییە کوڕی خەرچیەوە دەکوژن. یعنی ئەمە شەرمەزاریەکی گەورەیە تۆ ئیدعایەوە بکەیت هەولێر ئارامە لەولا شەوە پیاوەکانی تۆ کەسێک بکوژی لەسەر فودلایت کرێکارێک بکوژێت کە خاوەنی سێ مناڵە بکوژیت لەسەر ئەوەی کە لەسەر فودلایتە یان شکانەوەی سوکان و مەسەلەی پرسی سیارە. بارزان قەساب و بەڕێوەبەری پۆلیسی هەولێر و بەڕێوەبەری پزیشکی دادوەری و هەموو دەستگا ئەمنیەکانی هەولێر شەرمەزارن لەم بابەتە ڕیسوان لەم بابەتە کە هەر هەمویان پارتین و سەر بەپە دەکەن چاوپۆشیان کرد لەم بابەتە بۆ ئەوەی کە براگەورەکەیان مەسعود بارزانی بکوژەکەی سەدەت عوسمان شەرمەزار نەبێت. بەڵام دوازار هەر شەرمەزار بوو زۆر درێنجی نەخایەن تا ڕۆژی دواتر میدیا سۆسیال میدیا بۆ هەموو خەڵکی دنیا و بۆ خەڵکی کوردستان و بۆ ڕایگشتی یەکلا بەوە کە لە کاتێکدا مەسعود بارزانی ئیدعای ئەمنی و ئاسایشی هەولێر دەکات کەچی پیاوەکانی لەسەر فودلایت خەڵک شەهید دەکەن.